ئەمڕۆ چاوەکان لەسەر سلێمانی بوون لەبەرەوەی کە پرۆسەی دانانی چەک لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە تێیدا بەڕێوە چوو. کاتژمێر 11ی پێشنیۆڕۆی ئەمڕۆ 30 گەریلا کە 4 دانەیان فەرماندەی باڵا بوون لە ئەشکەوتی جاسەنەوە هاتنە خوارەوە لە بەردەمی ئامادەبووان چەکەکانی خۆیان خستە ناو شوێنێکەوە و سووتانیان. ئەمە قۆناغی یەکەمی کردداری پرۆسەی دانانی چەکە لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە بە بەشداری هەرێکە لە ئەحمەد تورک، لەیلا زانا، قاسم عەرەجی، دڵشاد شەهاب، هێمن هەورامی، نوێنەرانی دیکەی پارت و لایەنە سیاسیەکان و پارێزگاری سلێمانی لە مەراسیمی دانانی چەک بەشدار بوون. کەمێک لەمەوبەر ئەو شاندەی کە بەشداریان کردبوو لە مەراسیمی دانانی چەک لە ئەشکەوتی جاسەنە گەڕانەوە ئوتێل ئاشور لە قەزای دوکان کە دەکرێت لەسەر دەریاچەی دوکان. ئەم بابەتە لە ئێستادا پرسی گەرمی میدیاکانە. ئەمڕۆ نزیکەی 300 میدیای جیهانی و ناوخۆیی چاوەکانیان لەسەر سلێمانی بوو بۆ ڕووماڵکردنی پرۆسەی دانانی چەک لێرەدا و کە 30 گەریلا بەشداری کردبوو. 4 لەوانە فەرماندەی باڵا بوون و لە ئێستادا ئەو گەریلایەنە دوای ئەنجامدانی پرۆسەکە گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان و لەلایەن هێزی ئەمنیەوە ئەمنیەتی ناوچەکە بە تەواوەتی پارێزرا بوو هەم لە زەوی و هەم لە ئاسمانەوە کە ڕێگەیان نەدەدا هیچ کەسێک نزیک بێتەوە لەو ناوچەیە و پرۆسەکە بەهێمنی بەڕێوە چوو. ئەوەی کە بینرا لە چای میدیاکانەوە ئەو گرتە ڤیددیوانی کە بڵاو بووە چەکەکان سووتێنرە هەرێکە لە کلاشیکۆف و ئاربیجی و بیکەیسی و قەناز سیتێدا بۆ لەو چەکانی کە سووتێنراون و پاشان ئەوە نوێنەرانی گەریلاکانیش بە هەمان شێوە قسەی خۆیان هەبوو لەسەر پرۆسەی ئاشتی و دانانی چەک کە ئەوەی کە هەیە ئەمە یەکەم هەنگاوی کردداری پرۆسەی ئاشتیە کە ئەنجام گەیەندراوە و لە ئێستادا وەفدەکە گەڕاونەتە ئوتێل ئاشور و بە بەشداری چەندین نوێنەری جیهانی و ناوخۆیی و عێراقی ئەو پرۆسەیە لە ئەشکەوتی جاسەنە کە دەکرێتە سەر ڕێگای سلێمانی دوکان کە یەکێکە لە ئەشکەوتەکانی ئەو ناوچەیە و ناوچەیەکی سەختە ئەم پرۆسەیە بە ئەنجام گەیەندرا.